دانوستانەکانی ئیسلاماباد و ئاسۆکانی بزوتنەوەی جەماوەری لە ئێران. بە ئەگەرێکی زۆرەوە دانوستانەکانی ئیسلاماباد تەنانەت ئەگەر نەبێتە هۆی ڕێککەوتنیشی بەردەوام و سەقامگیر کە لە دۆخی ئێستادا دوور لە چاوەڕوانیە، بەڵام لانیکەم دەبێتە هۆی درێژکردنەوەی ئاگربەست و گەیشتن بە خۆناغێکی نەشەڕ نەئاشتی. خۆناغێک لە دانوستانی درێژخایەن هەڕەشەی دوولایەنە، گوشاری سیاسی و ئابووری و ئامادەباشی بەردەوام. بۆ خەڵکی ئێران ئەمە نەک کۆتایی قەیران، بەڵکو چوونە ناو خۆناغێکی نوێی قەیرانەکەیە. وا دیارە دەوڵەتی ئەمریکا زۆر حەز ناکات بەم زوانە شەڕەکە دەست پێ بکاتەوە. ئەم دەوڵەتە پێدەچێت لە بری چوونە ناو شەڕ و ململانەیەکی پەرتێچوو نادیار، هەمان سیاسەتی ناسراوی گوشاری بێ ئەوپەر بە ئامرازگەلێکی تری وەک گەمارۆ، گۆشەگیری دیپلۆماتیک، هەڕەشەی سەربازی، لاوازکردنی ئابووری و ئیمتیاز وەرگرتنی هەنگاو بە هەنگاو درێژە پێبدات. واتای ئەم دۆخە ئەوەیە کە کۆماری ئیسلامی تەنانەت لە نەبوونی شەڕێکی ڕاستەوخۆشدا هەروە لەژێر گوشارێکی توندا دەمێنێتەوە. بەڵام ئەم گوشارانە ڕژیم دەخەنە بەردەم دۆڕیانێکی مێژووی. یەکەم، تەسلیمبوون لە بەرامبەریاندا کە لە ئاوا حاڵەتێکدا بە ئاگرێکی زۆر دەبێتە هۆی گۆڕانکاری لە پێکهاتە و ڕوخسارەکانی ناو بازنەی ڕێبەرایەتی داهاتووی کۆماری ئیسلامی. واتە جۆرێک لە ڕێخستنەوەی ناوخۆیی بۆ پاراستنی ئەو سیستەمە بە تێچوویەکی کەمتر پێک دێت. دووەم، بەردەوامبوونی ئەو ڕەوتەی ئێستا، واتە تەسلیم نەبوون کە بۆ نمونە دەکرێت بە واتای هەڵبژاردننی مۆدێلی کۆریای باکوور بێت. مانەوە لە گۆشەگیریەکی هەرچی زیاتر، ئەمنیەتیکردنی بەتەواومانە، ئابووریەکی داخرا و کۆمەڵگایەکی کۆنتڕۆڵکرا و هەنگاونان بەرەو بەدەستهێنانی چەکی ئەتۆمی وەک گەرەنتی کۆتایی مانەوەی خۆی بەشێک دەبن لەم استراتێژە. بەڵام ڕێگەیەکی لەم شێوەیە لە کۆمەڵگەیەکی وەک ئێراندا یەکەم تەنها بە واتای دواخستنی قەیرانی مانەوەیە. دووەمیش، ئەگەر ئەم بژاردەیە هەڵبژێردرێت، هەڵگیرسانی شەڕێکی تر لەگەڵ ئیسرائیل نەک ئەگەرێکی دوور، بەڵکو بابەتێکی جددی و چاوەڕوانکراو دەبێت. شەڕێکی کە ئەنجامەکەشی بەهۆی ئەو زیانە قورسانەی کە بە توانە سەربازی و بەرگریەکانی ئێران گەیشتووە هەر لەمڕۆوە دیارە. لەم نێوەندەدا جارێکی تر تێچووی سەرەکی خەڵک دەیدەن. ئێران بەبێ دەستڕاگەیشتن بە داهاتە نەوتیەکان، بەبێ هەڵگرتنی گەمارۆ فرەڕەهەندەکان و بەبێکردنەوەی دەواازەکانی بەڕووی سەرمایە و تەکنۆلۆژیای دەرەکیدا، ناتوانێت پرۆسەی بنیادنانەوەی ژێرخانە وێرانبووەکانی بەرەو پێش ببات. هاوکات گرانی، بێکاری، هەژاری بەربڵاوتر و گوشاری قورسی بژێوی ژیان لە زومرەی یەکەمین دەرەنجامەکانی ئەم دۆخە دەبن. ئابووری ئێران پێش شەڕیش لە قەیرانێکی قوڵدا بوو. هەڵاوسان، بێکاری، دابەزینی توانای کڕین، کەمبوونەوەی توندی خزمەتگوزاریە گشتیەکان و کەلێنی قوڵی چینایەتی ژیانی زۆرینەی خەڵکی ئێرانی کردبووە دۆزەخ. لە کاتێکدا کە بەرپرسانی کۆماری ئیسلامی قسە لە سەرکەوتن دەکەن، واقعیەت ئەوەیە هەر ئەم شەڕەی کە لێی دەرباز بوون بەرەبەرە زەمینە بۆ قەیرانەکانی دواتریان خۆش دەکات. ئەم پەیوەندیانەی دەوڵەت ساڵانێک بوو بە مەبەستی چاکردنەوەیان لەگەڵ دراوسێ عەرەبەکانی کەندا و هەوڵی بۆ دەدا، ئێستا زیانێکی بەرچاوتری بەرکەوتووە و سەر لە نوێ بێمتمانییەکی توندی ناوچەیی دروست بۆتەوە. لە ناوخۆشدا ئەو جەماوەرەی کە پێشوەختە لەژێر باری قەیرانی ئابووریدا پشتیان چەمابەوە، ئێستا دەبێت تێچووی شەڕ، سەر لە نوێ بنیادنانەوە، گەمارۆ و سەرکێشە ناوچەییەکان پێکەوە بدەن. بەڵام ئەگەر سەیرێکی 37 ساڵ دەسەڵاتی کۆماری ئیسلامی و 37 ساڵ خەبات و خۆراگری لە بەرامبەر ئەم ڕەژیمەدا بکەین، ئەگەر بگەڕینەوە بۆ ئاخێز و بزوتنەوە یەک لە دوای یەکەکانی چەند ساڵی ڕابردوو، ئەنجامێکی ڕوونمان دەست دەکەوێت. ئەویش ئەوەیە کە هەر پاشەکشەیەکی ئەم ڕەژیمە هەرچەندە سنووردار و هەرچەند کاتی و هەرچەند ناتەواو بوو بێت، بەڵام تەنها و تەنها بەرهەمی گوشاری خەباتی سیاسی و کۆمەڵایەتی جەماوەری خەڵک بووە. هیچ چاکسازیەکی لەسەرەوە، هیچ تەکبیرێکی حکوومەتی و هیچ گوشارێکی دەرەکی نەیتوانیوە دەسەڵات ناچار بە پاشەکشە بکات.
لەم ڕوانگەیەوە خەڵکی ئێران هەرچەندە هێشتا بە ئامانجی کۆتایی خۆیان نەگەیشتوون، بەڵام هەرگیز ڕەنجی بێهودەیان نەکێشاوە. هیچ کام لەم خەباتانە بێدەستکەوت نەبوون. نمونەی هەرە درێوشاوەیان لە شۆڕشی ژنژیان ئازادیدا بینیمان. ڕژیمێکی کە بۆ ماوەی دەیان ساڵ حیجابی زۆرە ملی و گەشتی ئیرشادی بە بەشێک لە بنەما ئیدۆلۆژیەکانی دەسەڵاتی خۆی دەزانی، لە ژێرگوشاری بزوتنەوەی کۆمەڵایەتیدا ناچار بە پاشەکشە بوو. واقعیە دەوەیە کە تەنانەت لە ناو جەرگەی ئەم دیکتاتۆریەشدا دەکرێت ڕژیم ناچار بە پاشەکشە بکرێت. ئەم خاڵە هەم بۆ تێگەیشتن لە ڕابردوو پێویستە و هەم ڕێخۆشکەرە بۆ داڕشتنی نەخشە ڕێگای داهاتوو. قۆناغی داهاتوو قۆناغی بەردەوامی گوشارەکان دەبێت بۆ سەر حکوومەت، بەڵام ئەگەر بڕیار بێت ئەم گوشارانە ببنە هۆی باشتربوونی ڕاستەقینەی ژیان و گوزەرانی خەڵکو و کرانەوەی سیاسی، مەرجێکی یەکلاکەرەوە هەیە کە ئەویش بریتیە لە ڕێکخراو بوون. ئەزمموی ساڵانی ڕابردوو نیشانی داوەکە ڕێگەی داهاتووی گۆڕانکاریە کۆمەڵایەتی و سیاسەکان لە ئێران لە ئاخێزە کتوپڕەکانی سەرچاوەگرتوو لە تووڕەیی پەنگ خواردوو، بەڵام بێڕێکخراو و ڕێبەرایەتیەکی بەردەوامەوە تێپەڕ نابێت. ئەم ڕاپەڕینانە دەتوانن دیوارەکانی ترس و تۆقااندن بشکێنن، بەڵام بەتەنها ناتوانن هاوسەنجی هێز بە شێوەیەکی هەمیشەیی بگۆڕن. لەم ڕۆوە ئەرچی سەرەکی هێزە چەپ یەکسانی خواز و ئازادی خوازەکان لە قۆناغی داهاتوودا بریتیە لە دروستکردن و بەهێزکردنی ڕێکخراوە مەدەنی و کۆمەڵایەتیەکان، لەوانە ڕێکخراوە سەربەخۆکانی کرێکاران، ژنان، خوێندکاران، لاوان، خانەنشینان، پەرستاران، موعەلیمان، بێکاران و هیتر. دەبێت لە جەرگەی نەبەردی ڕۆژانە و بەردەوام لە پێناو نان، کار، ئازادی و یەکسانی ئەم تۆڕە ڕێکخراوانە پێک بهێنرێت. ڕێکخراوبوون مەرجی مانەوە و پێشڕەوی بزوتنەوەی کۆمەڵایەتیە. بۆ نمونە ئەگەر بزوتنەوەی کرێکاری بتوانێت لە قۆناغی دوای شەڕدا تەنها دوو داواکاری سەرەکی واتە مافی ڕێکخراوی سربەخۆ و مافی مانگرتن بەسەر حکوومەتدا بسەپێنێت، گرەی زۆرێک لە بزوتنەوەکانی تریش دەکرێتەوە. بەبێ ئەم دوو مافە کرێکاران بەردەوام بە پەرتەوازایی بێپەنا و سەرکوتکراوی دەمێننەوە، بەڵام بە بەدەستهێنانی ئەم دوو مافە دەرفەتی بەیەکەوە گرێدانی خەباتە پیشەیی و سیاسیەکان لە نێوان داواکاریە ئابوووریەکان و ئازادیە دموکراتیکەکان و هەروەها لە نێوان بزوتنەوەی کرێکاری و بزوتنەوە کۆمەڵایەتیەکانی تردا دەرەخسێت. ئەمە ڕێک ئەو ئەڵقە و ونبووەیەکە دەبێت یەکجار و بۆ هەمیشە بەسەری دازاڵبین. پرسیاری سەرەکی ئەوەیە کە ئایا ئاوا ڕەوتێک لە سایەی دیکتاتۆری دەسەڵاتدا بەکردەوە دەردێت؟ بێگومان وەڵامەکە ئەرێ نییە، مەگەر زۆرێک لە پاشەکشەکانی ساڵانی ڕابردووش هەر لە ژێر دەسەڵاتی ئەم ڕژیمەدا بەدەست نهاتوون. مەگەر ژنان، گەنجان، هەژاران سەر ڕای زەخت و سەرکوتی لە ڕاددەبەدەر نەیانتوانی یەکێک لە گرنگترین کۆڵەکە ئیدۆلۆژیەکانی حکوومەت تووشی ئاڵنگاری بکەن و یاسای حیجابی زۆرم لێ فڕێدەنە ناو زەبڵدانی مێژووەوە؟ کەواتە ئیمکانی هەیە ئەوەی کە هەز بە کەمبوونی دەکرێت بریتیە لە ئاشنابوون لەگەڵ کۆسپ و تەگەرەکانی سەرڕێگا و تەیاربوون بە زانستی بەرەو پێشبردننی پرۆسەیەکی لەو چەشنە. ئەمڕۆ پتر لە هەر کاتێکی تر دەبێت لەگەڵ دوو وەهم سنووربەندی بکرێت. یەکەم وەهم و خۆشباوەڕی بە ڕزگاربوون لە دەرەوە و دووهەم وەهم و خۆشباوەڕی بەوەی کە پرسی دارمان لە ناوەوە خۆی لە خۆیدا ڕوودەدات. نەگوشاری دەرەکی دەبێتە هۆی ئازادبوونی خەڵک، نەقەیرانە ناوخۆیەکانی ڕژیم خۆی لە خۆیدا ڕێگە بۆ ڕزگاری خۆش دەکەن. مەودای نێوان لاوازبوونی حکوومەتێک و ڕووخانی ئەو حکوومەتە تەنها هێزی ڕێکخراوی جەماوەر دەتوانێت پڕی بکاتەوە. هەر بۆیە ئاگربەست ئەگەر بەردەوام بێت دەرفەتە، بەڵام تەنها بۆ ئەوەی کۆمەلگا هەناسەیەک بدات، خۆی ڕێک بخات و خۆی بۆ نەبەرد و بەرەو ڕووبوونەوەی گەورەتر ئامادە بکات. داهاتوو لە ڕێگەی شەڕ و گەمارۆ و وێرانکاریەوە دیاری ناکرێت، بەڵکو داهاتووی ئومێدبەخشی دواڕۆژ تەنها بەڕێکخراوبوونی سربەخۆی جەماوەر لە ناو جەرگەی خەباتە کۆمەڵایەتیەکان و لە ڕێگەی سەپاندنی مافە بنەڕەتیەکان بەسەر ڕژیمێکدا دەستەبەر دەبێت کە تەنیا زمانی گوشار لە خوارەوە تێدەگات.